تۆپەکەی وەستا ڕەجەب لە قەزای ڕەواندوز کە هەرگەشتیارێک سەردانی قەزاکە بکات پێش هەموو شتێک دەچێت بۆ بینینی ئەم تۆپە و لە مێژووی دروستکردنی دەپێچێتەوە. تۆپەکە لە ساڵی 1815 لە سەردەمی میر محەممەدی ڕەواندوزی کە بە پاشەی کۆرە ناسراوە لەلایەن وەستا ڕەجەبەوە دروست کراوە. وەستا ڕەجەب لە ساڵی 1815 بە فەرمانی میر محەممەدی مەنسوور واتە میری گەورە یا پاشای کۆرەی ڕەواندز کارگەکەی لە گەڕەکی کاولۆکانی ئێستا ئەو دەمە ڕەواندز لە خوارێ بوو لەوێ دامەزراندیە، لەوێ دەستی بە پیشەسازی تۆپسازی کردیە، چەندین تۆپی دروست کردوون. مێژوو نووسەکان ژمارەی تۆپەکانیان هەڵکێشاوە لە 222 بەرەو سەر، یعنی بە حدودی 300 دانە تۆپی لەو بابەتە و مامناوەند وە گەورەتر دروستی کردوون. دروستکردنی ئەم تۆپە لەلایەن میرنشینێکی کوردیەوە بووەتە جێگای شۆک بۆ رووسیای قەیسەری و ئەڵمانیا لەو سەردەمەدا، چونکە تەنها ئەوان توانای دروستکردنی ئەو جوورە چەکیان هەبووە. ئەو دەمای ئەو تۆپە لە ڕەواندز دروست کراوە، دوو ئیمپراتۆریەتی عوسمانلی و سەفەوی ئەو تۆپەیان نەبووە، دروستیان نەکردووە. مێژوو پێمان دەڵێ عوسمانیەکان ئەو تۆپانیان لە ڕووس وەردەگرت، فارسە سەفەویەکان لە ئەڵمانیان وەردەگرت. دیارە ئەو دوو زلهێزە یعنی لە ململانەی یەکتری دابوون، لەبەر ئەوە ئەڵمان سەفەویەکانی بەو تۆپە تەزوید دەکرد، ڕووسەکانیش عوسمانیەکان. بەڵام کاتێک کە دیتیان لە ڕەواندز لە مینشینێکی کوردی بە نەبوون و یاخود بە کەمی ئەو پێداویستیانە ئەو تۆپە دروست دەکرێت، ئەوانە تووشی شۆک بوون. زۆرێک لە گەشتیاران کە سەردانی ئەم شوێنە دەکەن پرسیاری ئەوە دەکەن کە بۆچی لە سەردەمی میرنشینێکی کوردیدا توانراوە چەکێکی لەم شێوەیە دروست بکرێت، بەڵام لە ئێستادا سەرەڕای هەبوونی حکوومەتێکی کوردی نەتوانراوە کاری لەو جوورە دووبارە بکرێتەوە یاخود تەنها فیشەکێکیش دروست بکرێت. حەمید مستەفا، NRT، قەزای ڕەواندوز.